للرياضي بايتختي السعودية بهزاران حشتلو هزاران بازرگانيش لفيستيفالك دا لجير ناوي فيستيفالي ملك عبد العزيز بو حشتل بري وتشو الاهتمام الحكومي گرنگی پێدانی حکومت دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حشتر سامانێکی ئاژەڵیە هەروەها کەلەپوریی ڕەسەنی کۆنە یەکێکە لەو شتانەی کە تایبەتە بەم ناوچەیە خەڵکێکی زۆریش حشتریان خۆش دەوێت نەک بەتەنها لە کەنداوی عەرەبی بەڵکو لە شوێنی دیکەش ئەم گرنگی پێدانەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکومت پشتگیری زۆر دەکات لتوابي شاركاني السعودية وحشتلكانيان هنا وتاوكو بيان خنا أو مزاتي كجاري ونرخي حشتي دقاتا مليونان ريالي سعوديو تشلو بينز روجيش فيستيفالك دخايني أصالتنا خلتنا نستثمره ڕەسەنایەتیمان وای لێ کردوون و بەرهێنانی تێدا بکەین و بازرگانی پێوە بکەین هەر حشتێک تەمەنی بگاتە 2 مانگیان 45 ڕۆژ ئەگەر 1 ملیۆن بکات ئەوە خاوەنەکەی زەرر دەکات ئێمە بیر لەوە دەکەینەوە لەو تەمەنەدا نرخەکەی بگاتە 4 بۆ 5 ملیۆن ڕیاڵی سعودی لم فيستيفالي السعودية حشتلكان بباشترين شيوة دخلين بردم ئامادەبوانی مەزاتەکە لە زیادکردنی ئاشکراشدا کردن و فرۆشتنی پێوە دەکرێت. طبعا هذه القيمة العائلة ئەو هەموو گرنگی پێدانە وای کردووە کار بکاتە سەر بەرزبوونەوەی نرخی حشتر کە نرخی هەندێکیان دەگاتە 15 بۆ 20 ملیۆن ڕیاڵی سعودی کە دەکاتە نزیکەی 5 ملیۆن دلار فیستیڤاڵەکەش 45 ڕۆژ دەخایێت ژمارەی سەردانیکەرانیش دەگاتە زیاتر لە 1 ملیۆن سەردانیکەر. فیستیڤاڵەکەی سعودیە پانتاییەک بوو بۆ چێژوەرگرتن و گەیاندنی سوودی ئابووریش بە خاوەنەکانیان و هێشتنەوە و پارێزگاری لێکردنی حشتریش وەک میراتێکی کلتوری. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا.